حکومەتی هەرێمی کوردستان لە بەرنامەیدایە دەستکاری ستەمی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێم بکات. وتەبێژی حکومەتی هەرێمی کوردستانش دەڵێت چەند پێشنیارێک هەیە بۆ چۆنەتی دەستکاریکردنی پاشەکەوتی موچە. ئەو پێشنیارانەش لەلایەن وەزارەتی دارایی دیراسە کراوە و وا بڕیارە بەرز کرێتەوە بۆ ئەنجومەن بۆ ئەوەی لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیراندا پەسەند بکرێت. خۆی چەندین بابەت دراست کرایە بە شێوازی جیاجیا بە ڕێژەی جیاجیا وەزارەتی دارایی دراسەتی خۆی دەکات بە پێی ئەو داهاتەی ئەو پێشنیارانە یاخود ئەو سیناریۆانە کە زیاتر بگوترێ لەسەر چەند ڕێژەیەک پێشکەش بە ئەنجومەنی وەزیران بکرێ وەزارەتی دارایی بزانن داهاتیان چەندە بەجێرەی ئەو داهاتە بتوانن یەک لەو پێشنیارانە بتوانن بگونجێندرێن. شارەزایەکی ئابووریش کاریگەریەکانی ستەمی پاشەکەوتی موچە بەسەر فەرمانبەران و موچەخۆران دەخاتە ڕوو دەڵێت ئەو ستەما کاریگەری خراپی کردوتە سەر بازاڕ و ئاڵۆگۆڕی بازرگانی و ژیان و گوزەرانی موچەخۆران. هەر بۆیە پێویستە حکوومەت بە زووترین کات پاشەکەوتی موچە هەڵبگرێت چونکە چیتر فەرمانبەران و موچەخۆران بەرگەی ئەو ستەمە ناگرێن. زۆر گرینگە حکوومەت پاشەکەوتی موچە نەهێلی لەبەرەوەی پاشەکەوتی موچە ناقانونیە ناقتصادیە تەنانەت نائیسانیە لەبەرەوەی مەترسی دروست کردیە لەسەر بژێوی و ژیانی موچەخۆران و لەناو موچەخۆرانش بە تایبەتی مامۆستایان کە چینێکی زەرمەندترین چینی موچەخۆران لە هەرێمی کوردستان. ماوەی زیاتر لە ساڵێکە حکومەتی هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی دارایی هەرێمەوە ستەمی پاشەکەوتی موچە جێبەجێ دەکات. ئەمەش کاریگەری کردوتە سەر ژیان و بژێوی موچەخۆرانی هەرێم. لە ئیستاشدا دوای کۆتایی هاتنی شەڕی داعش و باشتربوونی ئابووری حکومەتی هەرێم موچەخۆران داوا دەکەن بە زووترین کات ئەو سیستەما هەڵبگیرێت. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.